دەدرێت. بینەرانی هەژارێکی دیکە بە پێ ئاهەواڵانەی کە بەدەستمان گەیشتون کۆمپانیای یوتێلسات بڕیاری ئاوا یا هۆشیاری ئاو بە سێ تەلەڤیزیۆنی کوردان کە دای بخات. کۆمپانیای یوتێلسات بەڵێ داوای لە کۆمپانیای ئۆپلین کردووە کە پەخشی کەناڵەکانی ڕووناهی و نیوز چەناڵ و ستێرک تیڤی ڕابگرێت. ئاژانسی هەواڵی فڕات بڵاوی کردووە کە لە نامەیەکدا کۆمپانیای یوتێلسات داوای لە کۆمپانیای ئۆپلین کردووە کە پەخشی کەناڵەکانی ڕۆناهی ستێرک و نیوز چەناڵ ڕابگرێت. لە هەواڵەکەدا هاتووە کە بە پێی زانیاریەکانی دەستگای باڵای پەخشی رادیۆ تەلەڤیزیۆنی یوتێلسات بۆ وەستاندنی پەخشی ئەو سێ کەناڵە کوردیە دەستی بە هەوڵدان کردووە. نامەیەکی بۆ ئۆپلینگ لە سلۆڤینیا ناردۆ داوای وەستانی پەخشی ئەو کەناڵانەی کردووە. پێشترێش یوتێلسات پەخشی چەند کەناڵێکی کوردی لە هۆت پێڕاگرت و دوای بڕیاری دادگای فەڕەنساش پەخشی کەناڵی نەورۆس تیڤی و مەدنوچان ڕاگرت. بەپێی ئەو بەڵگەی دەرکەوتووە لەلایەن دەستگای باڵای رادیۆ تەلەڤیزیۆنی تورکیا واتە لایەن حکوومەتی ئاقەپەوە داوا کراوە کە ئەو تەلەڤیزیۆنە دابخرێ. بەڵێ بینەرانی هێژارە سەر هێڵی تەلەفۆن ڕاستەخۆدا چینە بەلجیکا عەدنان بەرواری پێشکەشکاری ستێرک تیڤیمان لەگەڵا گفتوگۆی لەو بارەوەی لەگەڵەکەین. کاک عەدنان دەمباش ئەم دەخوازیین بزانین چما دیسا ئۆپەراسیۆنی گرتن و بێدەنگکردنی مێدیای ئازاد چما ستێرک تیڤی؟ بەێ دەم باش زۆر سپاس. ئێوە کوزانن یعنی هەر جارێک و دەولەتا تێک دەست بێ عێریشێن لە دژی گەلی کورد تایبەتی لە باکووری کوردستانی تەڤگەر ئازادیت کە ئێنگاوێن بوێ ڕەنگی بکەون دەوری یعنی ئەف هاتیەکی سەری کووردا هەیە لێ ژێ زێدەتر یعنی مەسەلێ بەرژەوەندی ئابووری بکەون تێدا یعنی وەکی تێزانین ئۆی سال دخوازن حتا ساڵە 2020 ji بۆی تورکیە سێ پیکان یعنی ئەم بێژن فەزای بشینە فەزای سێ پیکان ji بۆی تورکیە حتا ساڵە 2020 بشینە فەزای ئەو ژی دکێک و زەختێ دەولەتا ترک ji بۆی بەرژەوەندیên ئابووری ئەوی سات li ber çavan bigire çunku ev berê jî hatiye kirin ئەوی سات berê eva li gel muxalifên welatên Balkan kiriye li gel muxalifên Çînê kiriye li gel muxalifên Rusyayê kiriye yani ev dixwazim nimunekê bînin sala 2012 dema ku xwastin Roj TV bigirin yan ji wê demê de ku xwastin li Almanya rojnameya Özgür Gündem bêgirtin wê demê bajarê ku ez lê li Almanya digotinê kîl li wê derê jêrderyayî tên çêkirin jêrderyayên pirmezin tên çêkirin Tirkiye dixwaz jêrderyayeke çê bike Almanya got em ji te re biçêkin em bêjin bi 3 milyar dolara Rusya amade bû va ji Tirkiye re çê bike bi 2 milyar û 200,000 dolarî yani 800,000 dolar beruka Tirkiye de diman lê ji bo ku Almanya Özgür Gündem bigire Tirkiye rabû ev îhale da dewleta Alman ji bo ku tenê rojnameya Kurdî bigire yani divir de meselê aborî li ser Ewropa bikartîne ji bo ku dengê Kurda bibire deng birîna Kurda ji bo çi ji bo ku êrişên xwe yên weke ku li Rojava kirin li Başûrê Kurdistanê kirin ji raya giştî bên veşartin ji raya giştî bên veşartin dengê Kurda dernekeve yani ez dixwazim ştekî din bîna berê de bipirsim mesela Eutelsat çi behaneyek ya çi بەڵگەیەکی هەیە و ئالیە قانونی یاسایی بێژە داخە مەسەرەن بەهانە چی نیشاندایە دیرێکت بێژێم ئەم تەلەڤیزیۆنەوە دەگرین بێک و تەوزیح بێک و ینی ڕوونکردنەوە بدا شرۆڤە بکە یا بەهانەیوی چییە؟ نا بەهانێ وانە وەکی بەری vêjî berî vê zema Newroz TV û Merdin û Çê jî de aynî tişt rûda yani di dadgeha xwe jî da mehkûm dibin yani wê savkan bijin li Fransayê peyka herî mezin ya Avrupa yani herî mezine ku gelek şirketê dî dibin banê wê de xepat dikin pêl qanûnê xwe jî dike û yani çavê xwe girtiye wê çendê ku eger bêt li dadgehê mehkûm bêjî çend hezar yan çend hezar pere ceza jî bide çavê xwe vê girtiye tenê ji bo ku berjewendiyên dewleta Tirk ji bo ku yani qazancekî biçûk divê ki qurbanê qazancekê wê ji hiç wekî wan nîne hiç delîlekî wan ye ku em mafê pêkirine başa dewlet Daeş ku dijminê hemû dinyayê û Kurd
شروان سرکنه و تایبتیش با کردین کو گریدای به تبگری لتیش داعش شر دکن حتی آنها جی اینترنت داعش جوی پیک دچه جوی پیک اویتو سات دچه و اف اویتو سات چما دولت ترکیه دولت کی ده زخت اویتو سات ناکش بو کو دنگ برج دنگ برین هاوی تام مسئله کی سیاسیه یعنی مسئله سیاسی آبوری به و گریدای و دخوازن دنگ کردا ببرن دبرده یعنی تبرخه در رهبری شرکت ده دو ترکیه کسی بنابه علی کرور وکی علی کار سروکی حریم افریقا و روشلات ناوین هاتیه وظیفه دار کردن وش بو فروتنا حریمیه اویتو استراتژی عمر کاراتاش هاتیه وظیفه دار کردن یعنی اف ده خویا کردن که دولت ترکیه دخوازه یعنی هر دنگی کش دروش کرداد بنر بالا خوابدن ایریشن داوی ینکو لدیجی کرده هاتن کردنی لرادیوی کرده خستنه یعنی لشنگالجی رادیو خستنه روجاواج رادیو اسمه یعنی اف سیاسته که به سورانی بجن کپ کرنیه بدن کرنیه بنا دما کل شنگال رادیو خستیه اف هزین حریمیین کو گریدای ترکینه جوان را گوتیه وی دنگی ببرن اف دنگی معاجز دکه عینی تشت لروجاواج کرنه جبر کو او دنگ در باسی عالی باکوری کردانش به یعنی لبر ما بس جی برینا دنگی کردانه برینا دنگی سیاستا کرده بله باش شتێکی باڵامرۆ دیکشێنێ مەسەن لە ئالیەکی دەبێژن ئەوروپا وڵاتیان ئەوروپا ئیدی سیاسەتی خۆ لە هەمبەر تورکیا گۆهارتیە سنوورێک بۆ سیاسەتی ئاکەپە و ئەردۆغان دانایە لە ئالیەکی دنجی دبینی و لە ناو جەرگەی ئەوروپا شەریکەتێکی وەکی ئولتێرسات و وڵاتێکی مەزنیە فەڕەنسایە وەکی هون دەبێژن بڕیارێکی سیاسی بەوی ئەوەی قبول دکا یعنی تێکەڵەیەکی وسا پەیوەندیکی وسا لەگەڵ تورکیا دەبەستێ یاگرێتداش بەکو دەنگی کوردان ئەو بکە ینی بێدەنگکە هون ئەو دووڕوتیە لە سیاسەتی ئەوروپا لە هەمبەر تورکیا چاوە شرۆڤە دکەن ev niha em bi kurmancî yani em dibên bi zarabê kurmancî em dibêjin hem li nal de da hem li bizmar yani hem li nalê hem li bizmarê car car dibînî helwestekî li hember hinek siyasetên Tirkiye digirin ber lê ji bo ku dilê wê tam neşkênin ji xwe dûr nexin diradbin li hember jî gavekê ji bo wê tavêjin yani ev siyasetekî duruya bi salan e tê meşandin li vir ji bo Kurdan yani em taybetî bêjin ji bo Tirka mesele divir da ê ku bi Kurdara zarar dikin Tirkin gelê Tirkiye ne siyaseta dewleta Tirk ne hikûmeta AKP gelê Tirkiye ku bi siyasetê zarar dike yani ê ku Kurd winda bikin zêde tiştine lê ê ku Tirk winda dikin zêde hene yani bi van siyaseta xwe şantajê dewleta Tirk bi meselê penabera bi meselê aborî دخوازه سیاست خو سر اروپا فرض دکه اروپا جی بو کو امبیژن بو یاغه کې بده چاوه دموکراسیه جارنا هنگاوا لهمبری ترکیه تاوه یعنی گاوه کی پیرده چه دو گاوا پاش ورچه لهمبری مثلا کرد اف tam مثلا کی دروتیه اف از بجم چاوه کو کرده کمپانیا کی بو هرما قدغه فرین قدغه روجاوا دست بکر ام کرد کمپانیا کی به رنگی جبوی کو دنگی کردانه برین بدن دست بکرن از باش دبینم لسر مدیا جواکی و زخت خو لاوروپا هم زده بکرد گلک سپاس عدنان برواری پیشکشکاری سترک تیوی سپاس بۆ تەبلیغبوونەوە بەڵێ بینەرانی هێژا لە تەوەرێکی دیکە بابەتێکی دیکە لەم بەرنامەیە کا بۆمان ئامادەکردن و گفتوگۆی لەسەرەکەین یەکی مەی یا یەکی ئایارە کە ڕۆژی جیهانی کرێکەرانە بێگومان لەم ڕۆژەدا لە سەر تاسەری جیهان کرێکاران و ڕەنجدەران زەحمەتکێشان با چالاکی جۆرا و جۆر خۆپێشاندان ڕێپێوان و گربوونەوەی جەماوەنی ئامیادە دەکەنەوە و داواکاریەکانیان دووبارەکەنەوە جەخت لەسەر مافەکانیانەکەن بێگومان لە جیهاندا کرێکاران یەکێک لەو چینە ڕەنجرەن کە زۆرترین مافیان پێشەیە لە کرێیە مافیانە خوێ و کۆڵەکەی ئەساسی ژیان و بەڕێوەبردننی کۆمەڵگاشن هەڵبەتە یەکی مەی مێژوویەکی تایبەتی خۆی هەیە دۆسیەکمان بۆ ئامادەکردن لەسەر مێژووی یەکی مەی یا یەکی ئایا ڕۆژیانی کرێکاران دوای زیاتر گفتوگۆی لەسەرەوەی ڕۆژی چواری مەی ساڵی 1986 لە ڕۆژی چوارمی مانگرتنی گەورەی کرێکاران لە شیکاگۆی ئەمریکا کە ڕۆژی یەکی مەی دەستیان بە ماگرتن کردبوو پۆلیس تەقەی لە کرێکاران کرد و لە ئەنجامدا ژمارەی زۆر بریندار بوون و ژمارەی دیکەش گیانیان بەخت کرد داواکاریەکانی کرێکاران لە چوارچەوەی ماگرتنەکەیاندا بریتی بوون لە
باشترکردنی دۆخی کارکردن و کەمکردنەوەی کاتی کار بۆ 8 کاتژمێر. ئەم داواکاریانە جێبەجێ نەکران و کرێکاران بڕیاریاندا مانگرتنێکی گشتی بگرن لە کارکردن. 90,000 کرێکاری ناڕازی لە مێدانی های مارکتی شاری شیکاگۆ گرد بوونەوە و مانیان لە خواردن گرت. مانگرتنەکە لە ڕۆژی چوارم بەدواوە بەرەبەرە خەریک بوو فراوانتر دەبوو، شارەکانی دیکە ئەمریکاشی دەگرتەوە بۆیە دەسەڵاتی کاپیتالیستی جیهانی ئەوەی پێقبول نەکرا. پۆلیس هێرشی کردە سەر مانگرتوان و دەستڕژی گولەی لیان کرد و هێشتا ئاماری قوربانیانی هێرشەکەی پۆلیس بۆ سەر و کرێکارانە لەو ڕۆژەدا ئاشکرا نەبووە. پاش هێرشەکەی پۆلیس بۆ سەر کرێکاران لە شیکاگۆ 8 کرێکار بە تۆمەتی ئاژاوانانەوە دەستگیرکران کە 5 کرێکاری ئاوارەی ئاڵمانی و یەکێکی دیکەیان بە ڕێگەز ئاڵمانی بوون، بەڵام دانیشتووی ئەمریکا و دوانەکەی دیکەش خەڵکی ئەمریکا بوون. دادگای ئەمریکا سزای 15 ساڵ زیندانی بەسەر یەک لە تۆمەتبارەکاندا سەپاند و سزای سێدارشی بەسەر حوتەکەی دیکەدا سەپێنرا. دواتر پارێزگاری ویلایەتەکە سزای دوانیانی کەم کردەوە بە سزای زیندانی هەتا-هەتایی. ڕۆژی 1 مەی بۆ هۆیەوە ڕۆژی یەکگرتنی کرێکاران بۆ دەستەبەرکردنی مافەکانیان ناوزەت کراوە و دواتر پاش شۆڕشی سۆسیالیستی سۆڤیەت ئەو ڕۆژە گرنگی زیاتری پێدرا. لەو ڕۆژەدا کرێکاران لەسەر تاسەری جیهان هەموو ساڵێک دەڕژێنە سەر شەقامەکان و دەنگی ناڕزایەتیان بەرز دەکەنەوە دژی پێشرکاری مافەکانیان کە لەلایەن دەسەڵاتدار و خاوەنکار و بەگشتی پێشەنگایەتی سیستمی کاپیتالیستیەوە ئەنجام دەدرێت. بەڵێ بینەرانی هێژا لە باشووری کوردستان ئەمڕۆ چالاکی هەیە سەبارەت بە 1 مەی ڕۆژگیانی کرێکاران چالاکی ئەنجام ئەدرێ هەڵبەتا لە باشووری کوردستانیش کرێکاران و ڕەنجەران زەحمەتکێشان چەوسانەوەیەکی زۆریان لەسەر بەڕێوە دەچێت بەتایبەت کرێکارانی بیانیش کە لەم ماوانەی ڕابردوو دەم ساڵانی ڕابردوودا زۆر هاتنەتە باشوور و کار دەکەن. ئێمە لەگەڵ هەم لەسەر و چالاکی ئەمڕۆ هەیە کە لە شاری سلێمانی ئەنجام ئەدرێ هەمیش لەسەر دۆخی کرێکاران لە باشووری کوردستان لەگەڵ بەڕێز دڵشاد عوسمان چالاکوانی کرێکاری قساکەین. کاک دڵشادەم کاتتان باش. من ئەمێ سەرەتا لە سەر بارودۆخی ئابووری و کرێکاران لە باشووری کوردستانە پرسیار بکەم. دۆخی ئابووری بەهۆی کۆمەڵی قەیرانەوە دەبینین ڕۆژانە دەبیستین تا دەچێت لە باشووری کوردستان بەرەو خراپترە ڕوا. لەو چوارچێوەیەدا هەڵبەتە نائەمنی جێگای کار هەیە کە کرێکاران دەبنە قوربانی مافەکانیان پێشەی دەکرێت دەرەکرێن یا هەتا مردنیشی لە یەکەوێتەوە بەهۆی ڕووداوی کار. بە هەر حاڵ ئێمە ئەمانەوەی وەکو چالاکی کرێکاری لە خۆتان ببیستین. دۆخ چییە؟ فەرموون. زۆر باشە. بەڵێ جۆمان لێتە. کاک دڵشاد ئەگەر گوێتان لێمان بێ باشە. کاک دڵشاد بارودۆخی دواییمان پێ بڵێن. زۆر باشە زۆر باش زۆر باش زۆر باش. پێما بێ کێشەیەک تەکنیکیمان هەیە دەنگمان باش ناچێتە لای کاک دڵشاد مەخابن هەوڵێن دوایی بگەڕێنەوە لای کاک دڵشاد جاریشکە وەری بگرینەوە. بینەرانی هێژا کۆدار کۆمەلگای ئازاد و دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار بە بۆنە 1 مەی ڕۆژگیانی کرێکاران پەیامێکی داوا پەیامەکەی کۆدار دەبیستین و دوایی لەسەر ڕەوشی کرێکاران لە ڕۆژهەڵاتی کوردستانیش و ئێران قساکەی فەرموو. کۆمەلگای دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار لە لێدوانەکەیدا ئاماژە بە جیاوازی چینایەتی لە کۆمەلگا دەکات و دەستنیشانی کردووە سەرمایەداری جیهانی کۆمەلگای مرۆڤایەتی تووشی قەیران و ئاڵۆزی کردووە لە بەرامبەر ئەو نایەکسانیە و بۆ بنیادنانی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان بە پێشەنگایەتی چینی کرێکاران و لایەنی چەپ و ئازادی خوازەکان تێکۆشان لە ئارادایە. کۆدار دەشڵێت لە سەردەمی ئێستادا سیستمی سەرمایەداری لە ئاستی جیهانیدا تووشی شکست و ئاڵۆزی جددی بووەتەوە و پەرەسەندنی هێڵی ڕاستڕە و فاشیزم لە ئەوروپا و ئەمریکا لەو چوارچێوەیەدا بەرهەمی دەوڵەتنەتەوەیە و پێویستە بە هەموو هێزەوە لە بەرامبەر ئەو سیستەمەدا تێکۆشان بکرێت. کۆدار وێڕای پیرۆزکردنی یەکی گوڵان لە چینی کرێکاران و زەحمەتکێشان و هەموو گەلانی ئازادیخواز
ئاماژە بە دۆخی کرێکاران و زەحمەتکێشان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەکات و ڕوو بە ڕای گشتی و گەلانی ئازادیخواز لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێت تێکۆشانی هاوبەش بۆ بنیادنانی کۆمەڵگەی ئازاد و دیموکراتیک و یەکسان پێویستە بەهێزتر بکەین. جارێکە دەچینەوە باشووری کوردستان لەگەڵ بەڕێ دڵشاد عوسمان چالاکوانی کرێکاری سەردۆخی کرێکاران لە باشووری کوردستان قسە بکەین. کاک دڵشاد ئەگەر گوێتان لێمانم کاتتان باش. ئەم کاتۆ باش زۆر کاک دڵشاد دەمانەوێت لە بەسەر بارودۆخی کرێکاران لە باشووری کوردستان قسە بکەین. هەم قەیرانی ئابووری هەیە، پێشەرکردنی مافی کرێکاران هەیە لە باشووری کوردستانی ڕەنجدەر و زەحمەت هێش، هەمیش مردنی کرێکار لە شوێنی کار زۆر بووە مەخابن. چی هەیە بارودۆخ لە باشووری کوردستان؟ فەرموون. ڕاستە وەکو ئەوەی کە دیارە لە باشووری کوردستان لە 25 ساڵی ڕابردوو هەتاوە بۆ ئەمڕۆ شێوازی ژیان و گوزەران و ماف و داخوازی کرێکاران لە چوارچێوەی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا ڕێک نەکراوە هەتاوەکو ئەمڕۆ داخوازی کرێکاران بە هەڵواسداری ماوەتەوە وەکوی کە دەبینین لە ئێستادا کە قەیرانێکی داستەپاوی سیاسی و ئابووری لەسەر تەواوی چینی توێژەکانی باشووری کوردستان هەیە بەتایبەت ئێستا ژیان و گوزەرانی کرێکاران هەتاوەکو دەچێت بەرەو و سەختی دەچێت ڕەوشێکی بێکاری هەیە کە هەڵکشانێکی لە ڕۆژە بەدەرە ئەو سیستەمی پاشەکەوتی موچەی کە بەسەر چینی فەرمان بەراندا سەپاوە بەتایبەت تەسیری کردووەتە سەر تەواوی جنگەکانی ژیانی کۆمەلگا. بەڵێ باشە بازەوە کرێت کە بەهۆی قەیرانی ئابووریەوە قەیرانی دارایی ئەوەی کە پێڵێن گوایە دروست کراوە بەو شێوەیە قەیرانی دروست کراوە بێموچەیەکی زۆریش هەیە ینی حەقی کرێکار و با بڵێن فەرمانبەران نادرێت کە فەرمانبەرانیش هەمان شێوە لە چینی کرێکارانن. بازەوە دەکرێت کە چۆن بڵین زەخت و گوشارێک یا ناحەقیکردنێکیش لەسەر کرێکارانەیە هەمی کورد هەمی بیانی قەیرانەکان چەندە تەسیریان کردووە کریزی ئابووری چەندە تەسیری کردووە لەسەر ژیانی ڕەنجەر و کرێکار لە باشووری کوردستان؟ ڕاستی ئێمە ئەگەسەی بکەین لە ڕابردووشدا ژیانی کرێکاران بە شێوازێک باش نەبوو کە جێگای دڵخۆشتری بێ بەڵام لە ئێستادا تا دەچێت زەخت و فشارە ئابووریەکان بەتایبەت لە سەرچینی کرێکاران بەرەو هەڵکشان دەچێت ئەمەش بۆ خۆی جێگای نیگەرانیە بەتایبەت لە هەرێمی کوردستاندا ئێمە هیچ سیستەمێکی بەرگریمان نییە لە ماف و داخوازی کرێکاران هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستاندا ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران بەڕەسمی نەناسیاندراوە تەنها ئەوەیە کە لە چوارچێوەی ڕێکخراوە NGO-کاندا ماف بە کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی ئەدرێکە دروست ببێ ئەو مافە بە کرێکاران ڕەوانە بینجاوە ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەتایبەت ئەبیندرێ ڕۆژ بە ڕۆژ دۆخی کرێکاران بەرەو خراپبوون دەچێت بێکاریەکی گەورە هەیە ینی ئەمەش وهای کردو کە تەسیری لەسەر تەواوی بازاری هەرێمی کوردستان کردووە. باشە کاک دڵشاد من ئەمێ پرسیارێکی دیکە بکەم سەبارەت بە چالاکی سندیکایی هەڵبەتە سندیکاکان ڕۆڵی گرنگیان هەم لە مێژووی کرێکارانە بینیوە مێژووی با بڵێن ساڵانی ڕابردوو هەتا ئێستاش زۆرێک لە سندیکاکان لە ئاستی جیهانە هەڵبەتە مەبەستم ڕۆڵی گرنگ دەبینن لە فراهەمکردنی ماف و حەق و حقوقی کرێکاران و زەحمەتکێشان هەتا وەکو با بڵێن سندیکایەکی نیشتیمانیش تەماشا کرێ. ڕۆڵی سندیکا لە باشووری کوردستان چی بووە؟ ڕاستی ڕۆڵی ڕێکخراوەکانی کرێکاران یا سندیکا کرێکارەکان لە هەرێمی کوردستاندا لەگەڵەوەدا کە بەردەوام خاوەنی کۆمەڵێک کار و چالاکی بوون کە ئەنجام درراوە بەڵام چالاکیەکان پاسیف بوون نەتوانراوە کە ببنە چالاکی وەڵام دەرەوە بەتایبەت لە ئەم قۆناغەدا کە هەیە ناوەزایەتەکان کە بەسلاوە ناویش بە حکمی ئەوەی کە هەوڵێک نەبووە بۆ ڕێخستن
کردنی کرێکاران و هێنانیان بۆ بەرەی داخۆکیکردن لە مافەکانی خۆیان ئەمەش بۆ ئەوە دەبێتەوە کە دەسەڵات زیاتر ئەو ئیمکانێک داوەتە ئەو سندیکانەی کە لە بن کۆنتڕۆڵی سیستەمدان ئەوانەی کە لە دەرەوەی سیستەمن ئەو مافیان پێ نەدراوە بە شێوازێکی ئازادانە کات وەکەوەی کە ئازانین یانی ئەمڕۆ ڕۆژی هاوپشتی جیهانی کرێکارانی جیهانە لە ئا شوێنێکی جیهانە کرێکاران دێنە سەرزادە و خاوەن لە مافەکانی خۆیان دەرەکەون بەڵام لە هەرێمی کوردستاندا لە یەکی ئایردا چالاکیەکان ئەنجام دەدرێن بەڵام وەکەوەی کە لە سەر ئاستی جیهانەیە بە ئەو شێوەیە نیە ئەمەش بۆ ئەوە ناگەڕێتەوە کە لە هەرێمی کوردستاندا ناڕەزابوونی کرێکاران نیە بە هۆکارەکەی ئەوەیە کە هەمیشە دەنگی ئازاد یاخود کاری ڕێکخراوەی ئازاد وانە دەستەکیان لە بەردەمدا کەسێک دەکرێت. باشە زۆر سپاس کاک دڵشاد عوسمان چالاکوانی کرێکاری سپاس بۆ بەشداربوونیەوە بۆ زانیاریەکانتان سپاس. بینەرانی هێژاها لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبەت کۆدار لێدوانێکی لەبارەی یەکی مەی ڕۆژی گیانی کرێکاران هەبوو بارودۆخی کرێکان ڕۆژهەڵاتی کوردستانیش خراپە ئەمە دۆسیەکمان لە بەردەستایە کە ئاژانسی ڕۆژنیز ئامادەی کردو ئەو دۆسیێتان بۆ خوێنەوە بزانین چی بووە لە ڕۆژهەڵاتی کوردستان 30,048 جار مافی کرێکاران پێشێل کراوە ئەمە ئەم راپۆرتێکە لە بەردەستمانە هەیە ڕژێمی ئێران لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا تا 1 ساڵ تەنها 30,048 جار مافی کرێکارانی ڕۆژهەڵاتی کوردستانی پێشێل کردووە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان هەموو ساڵ لە ڕۆژی 1 ئایار ڕۆژی جیهانی کرێکاران راپۆرتە لەبارەی کرێکاران لە ڕەوشی کرێکاران لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوکاتەوە ئەم ڕۆژ راپۆرتێکی بڵاوکرێتەوە لەو راپۆرتەدا هاتووە لە ماوەی 1 ساڵی ڕابردوو ڕژێمی ئێران 30,048 جار مافی کرێکارانی کوردی لە ڕۆژهەڵات پێشێل کردووە بە پێی راپۆرتەکەی کۆمەڵە کە لێرە هەیە کۆمەڵی مافی مرۆڤ هەڵبەتە مەبەستم ئەو پێشێلکارانە چەند ئەوەندەن و تەنها ئەو ژمارەیە بەدەستی کۆمەڵی مافی مرۆڤ گەیشتواتە لەوە زۆر زیاترە لە راپۆرتەکەدا هاتووە 2944 دەرکردن لە کار 24 ڕووداوی کاتی کارکردن 73 جار دەستگیرکردنی کرێکاران بەهۆی دەربڕی ناڕەزایی لە 1 ساڵی ڕابردوودا بووە هەروەها ڕاشی گیانە کە 19 چالاکی کرێکایی لەو ساڵەدا ئەنجام درراوە بە پێی ئەو راپۆرتی کۆمەڵەکە لە 1 ساڵی ڕابردوودانەوە و 6 کۆڵبەری کو لە سنوورە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کوژراون و 64 دیکە با بڵێن ژیانە لەدەستدا و 64 دیکە بەهۆی تەقی ڕاستەخۆی ڕژێمی ئێرانەوە لە کاتی کاردا با بڵێن بریندار بوون راپۆرتەکە بازەوەشەکە کە کرێکاران لە کەمترین مافەکانیان بێبەشن و زۆربەی کرێکاران لە ڕۆژهەڵاتی کوردستان مافی کارکردنی فەرمی و مافی بیمەیان نییە لە کۆتای راپۆرتەکەدا هاتووە کە ڕێژەی بێکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرز بۆتەوە ئەمەژە بۆ کراو کە لە پارێزگاکانی ئیلام کرماشان و سنە زیاترین ڕێژەی بێکاری هەیە بەڵێ ئەوەی کە بینیتان ئەمە راپۆرتێک بوو سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان دەچینە باکووری کوردستان بینەرانی هێشتا دەچینە باکووری کوردستان هەڵبەت لە باکووری کوردستانیش و تورکیا جیاواز لە پارچەکانی دیکە ڕۆژانی یەکی مای ڕۆژگیانی کرێکاران چالاکی گەورە بەڕێوە دەچێ و لەبێ کۆمەڵی سندیکا و ڕێکخراوەکان و لایەنە کوردیەکان و چەپەکانی تورک و دیموکراتی خوازان چالاکی گەورە ئەنجامەدەن لە ئامەدەوە ئوزگور پاکسۆی ڕۆژنامەوان بەمەڕای ئەم پێرە نیقاش بکەین بەڕێز ئوزگور دەمباش ئەم دەخوازین لەسەر ئیڕۆ یەکی مای چ لە باکووری کوردستان و تورکیا دەگوزارێ و ڕەوشی کارگەران نەها چاوایە کەرەم بکەن بله یەکێک بۆلانی ڕۆژە کارکەرên cîhanê li çar aliyê Tirkiye û herêmê îro pêpîrozkirin lê îsal dibin şerq mercên o halê de li Tirkiye ev roj pêpîrozkirin wekî tê zanîn pazdey tirmeha 2016 o hatibû îlan kirin îroje dibin heman şerqê û mercan de ev roj pêpîrozkirin û ev îro li Tirkiye û herêmê bi pêşengiya kesk TTB disk û Timofê her wiha û bi tevlîbûna gelek saziyên sivîl û ên demokratîk di xwarezdarkirin li Stenbolê îro li Bakırköyê tê pîrozkirin îsal qada Taksimê
کو د سال 1977 به 100,000 کسان یکی گلان پیروز کرد و د ایلیش دست و چار کارکر جیان خواهد دست دابو این سال هات قدخه کرن هر وها به قدخه را همو ری گلان دچه قاده تقسیمه جعالی پولیسان و هاتیه قدخه کرن و ری هاتیه استکرن لانقره جی دم تینگ تل درخستن جی کارگر دل قادا قلق انقره و قادا تام دوغانه دم تینگ دربخن د پیشنگی همان سازی سویل ده تل درخستن دیسا کارگر دیسا ازمیر جی د پیشنگی همان سازیان ده یکی گلان لقادا گن دوغدیه ده پیروز بکن لآمر جی پیروز باهی ها لقادا پیج حضیران د پیشنگی کس دیسک اتومبیل تل درخستن دیسا از قریب ل ارزرم درسم اله هر وها وان ادنا مرسین روحا و گلک بازارن دن ین حرم و ین ترکیه افروش دیوار پیروز کردن. بله گلک سپاس برز وزگیر پاکسوی روزنامه‌وان ئامادرا بەمەڕابی سپاس بۆ تەبلیغ بوونەوە. هەڵبەتە بینەرانی هێژە لە ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە ڕۆژی جیهانی کرێکاران پیرۆزەکرێ و کرێکاران و ڕەنجدەران لەوێش لە چوارچێوەی کاری ڕێکخراو و سەندیکا کرێکاریەکان لە ژێرچەتری خۆبەڕێوەبەری دیموکراتیدا ئەو یادە دەکەنەوە هەڵبەت جیاواز لە پارچەکانی دیکەی کوردستان لەوێ مەسەلەی یەکسانی و هاوسەنگی لە ماف و لە حەق و حقوقی کرێکاراندا زیاتر و باشتر بەدی دەکرێ هەیە بەوەی ئەوەی کە خۆبەڕێوەبەری خۆسەرێکی دیموکراتی لە ڕۆژاوی کوردستان باڵا دەستا. پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کە بخۆشی هەڵگری وشەی کرێکارانە بەبوونی یەکی مای ڕۆژی جیهانی کرێکارانەوە پەیامێکیدا و پەیامەی پەکەکەتان بۆ دەخوێنینەوە. کۆمیتەی بەڕێوەبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە سەبارەت بە یەکی مای ڕۆژی جیهانی کرێکاران لە میانەی لە دوانێکی نووسراوە ڕایگەاندووە. ئێمە پەیوەستی ڕێگەی تێکۆشەرانی ئازادی و سۆسیالیزم دەبین و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دیموکراتی و کوردستانی ئازاد دافرێنین. پەکەکە ڕایگەاندووە لە کەسایەتی 34 شۆڕژێر لە مەیدانی تەقسیم لە ئیستانبول یەکی مای ساڵی 1970 کوژران هەمووی جان بەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم بەبیر دێینەوە و جارێکی تر بەڵێنی خۆمان بۆ درێژە پێدان بە ڕێگاکەیان دووبارە دەکەینەوە. پەکەکە لە درێژەدا ئاماژەی بۆەوە کردووە کە سیستەمی سەرمایهداری لە لایەکە و نرخی مرۆڤایەتی تاڵان دەکات لە لایەکی تریشەوە سیاسەتی قڕکردن لەسەر گەلان بەردەوام دەکات. پەکەکە ئەوەشی وتووە نزیکەی 100 ساڵە یەکی مەی لە سەرانسەری جیهان وەکو جەژنی بەرخۆدانی کرێکاران پیرۆز دەکرێت. هەروەها وەکو ڕۆژی پشتگیری لە شۆڕشی کوردستان و تورکیا خاوەن واتایەکی گرنگە. بینەرانێژە جارێکە دەگەڕێنەوە باشووری کوردستان و جگە لە هەواڵی کرێکاران و کارگەری کە بەشی دووهەمی ئەم تەوەری ئەمڕۆمان بقسەمان لەسەر کرد بارودۆخی گشتی دەمانوێت بزانین چی هەیە چی دەگوزارێ لە باشووری کوردستان کۆی گشتی هەواڵەکان و ڕووداوەکان چین ڕۆژنامەوان دانا وەرمان لەگەڵایە زانیاریمانایەتێ دانا ئەم کاتت باش لە باشووری کوردستان بە گشتی هەواڵەکان ڕۆژەوە گەرم و گەرمەکان چین فەرموو. جشن کرێکارانەکەم دیاران بۆی دیارە بەبوونی جشنی کرێکاران و پشووە لەسەر چەندام دۆزەکانی خزمەتگەرێم ئەوەی کە هەیەم بۆ باسی گەرمە لە باشووری کوردستانە بۆ چەند چالاکێک بەبوونی ئیکیایرەوە بەڕێوە چێت لەوانە لە ئێستا لە بەردەم باسی گشتی شاری سلێمانی خۆپشاندانێک بەڕێوە چێت داواکاری کرێکاران و داوای مافەکانیانەکەن ئاماچە بۆکەن کە بەهۆی ئەم بارودۆخە دارایی هەرێمی کوردستانی تێکەوتووە باسی دارایی کرێکاران زۆر خراپ بووە زۆر کرێکار لەسەر کارەکانیان دەستکراون و ئەوانەی کە بە شێوەیەکی فەربەخۆ کار دەکەن لە کرێکارانە کار ناکەن بۆ شەقامەکان هەتاوەکی بۆژێک کاریان دەستەکرد یعنی زۆر جار ئاماژە بۆکەن پارەی هاتنچینیان نابێت ئەم کارەکەمە. کاکدانە دەنگی تەلەفۆنەکەت تەواو نییە ببوورە دەنگی تەلەفۆنەکەت تەواو نییە ئەگەر بکرێت پەیوەندیەکە دووبارە لەگەڵتانە بگرینەوە وەکو کاکداناش ئاماژەی پێکرد ڕۆژنامەوان لە سلێمانی کە ئەمڕۆ کۆمەڵە چالاکیەک هەم بۆ ڕۆژی کرێکاران لە سلێمانی بەڕێوە دەچێت
لە باشوور بەگشتی هەڵبەتە لە شارەکانی دیکەش حتمما ئەبێ بەڕێوە بچن چونکە پێش ئێستاش کاک دڵشاد باسی لەوە کرد کە کۆمەڵک پێشەکردنی مافێ مەخابن لە باشووری کوردستان بەپێی ئەو راپۆرتانی کە لە ڕابردووە بیستومانە لە شوێنی کار ڕووداوی گیانە دەستدان زۆرجار ڕوەدا کە مەخابن ئەو کرێکارانەش کە گیانە دەستزێن بنەماڵەکانیان قەرەبووی پێویست ناکرێنەوە بەرحاڵ کۆمەڵێ داوی دیکە هەیە کە شەوی ڕابردوو لە شاری سلێمانی خوێندکارانی زانکۆ بەشی ناوخۆیەکان ماگرتن و چالاکیان ئەنجامدا بوو بەڵام بازەوە کرێکە بە هێرشی پۆلیس و هەیە دەستگا ئەمنەکان کرا بۆ سەریان تیانە بریندار ببوون لە هەمان شێوە لە باشووری کوردستان چالاکی ئیدانەکردنی با بڵێن ئەو دەستدرێژانی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و ڕۆژاوا هەیە ئەمە لێرەی بینن لە خورمات و 5 حیزبی کوردی هێرشەکانی تورکیان ئیدانە کردووە لە چالاکی کاکۆ بوونەتەوە وەک لەم وێنەیەدا دەیبینن ئەمە نوێنەری بەشێک لەو 5 لایەنە حیزبیە یا بڵێن لایەنە سیاسی کووردە کە بردومانەکانی تووشیان بۆ سەر شەنگال و ڕۆژاوی کوردستان لە شارچکی خورمات و لە گرتبوونەوەی کا و نوێنەرانە ئیدانەیان کردووە لەو بارەوە خالید مەلاعەلی بەیاننامەیەکی خوێندێتەوە ڕایگەیاند کە ساڵانێکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گەرمەی شەڕی قوڵ و قەیرانی گەورەدا دەژی گەلی کورد و گەلانی ناوچەکە لە پێناومانەوەی ئازادی خوانە لە خەبات و بەرخودانین بێ و چاندان هەڵبە و تووشەتی بە پێچاوانەوە هێزە داگیرکارەکانە ژێرناوی ئاین و ئاینزاکان هەوڵی ناوبردنی گەلان و فراوانبوونی هەژمونی خۆیاندان لای هەمووان ژاشکرای دەوڵەتی تورکیا لەژێر کاریگەری بیری نەتەوە پەرستی و مەزهەویدا سەرکێشی هێڵی سوونەگەرایی توندڕەو دەکات دەوڵەتی ئێرانی سەرکێشی هەوڵی شیعەگەرایی توندڕەوەکە هەڵبەتە ناوبرا و ئاماژەی بە ئەوەش کردو لە با بڵێن لە لێدوانەکە ئاماژەیان بەوەش کردووە کە ئەو هێرشەی تورکیا کە کراوەتە سەر شەنگال ڕۆژاوا کۆمەڵێ قوربانی لێکەوتەوە چەند پێشمەرگە و شەروانی گیانیان بەخت کردووە لێرە ئەوان دەڵێن ڕاسترەوەی ئامانجی تورکیای فاشیست شکاندنی ئیرادەی گەلی کووردە لە تەواوی کوردستان بەڵێ ئێمە ئەوان سێ خەڵکیان خستۆتە ڕوو ینی حیزبەکان بزوتنەوەی گۆڕان تەفگەری ئازادی کۆمەڵی ئیسلامی حیزبی شیوعی یەکگرتووی ئیسلامی کوردستان بووە ئەدەچینەوە لای دانا ببوورە و کاتە دەنگی تەلەفۆنەکەت باش نەبوو ئێستا ئەمانەوەی گوێمان لێ بێت چی هەیە فەرموو بەڵێ ئەم کاتتان باش دیارە ئەمڕۆ بەبوونی یەکی ئایرەوە چەند ساڵێکێک بەڕێوە چێ لە ئێستا لە بەردەم باخی گشتی شاری سلێمانی کرێکاران فەندەکەی بیناسازی کرێکاران گربوونەوەیەکی کردووە کرێکاران لێوە داوای مافەکانیانەکە کماشە بەوەکەن کە بەهۆی ئەم بارودۆخی کە دارەی هەرێمی کوردستانی تایە ئەوان بێکار بوون کرێکارێکی زۆر لەسەر کارەکانیان دەرکراون لە کارگەکانە و ئەو کرێکارانەی کە سەربەخۆ کارەکەن ڕۆژانە چنە مەیدانی کرێکارەکان بۆەوەی کارێکیان دەستکەوێت ئاماژە بەوەکەن کە لە هەفتەیەکە ڕۆژێک یا کارێکیان دەستەکە یا دەست ناکەوێت کە ئەمەش بژێوی ژیانیانی قورس کردووە هەندێکیان ئاماژە بەوەکەن کە چەند مانگە کرێکارەکانیان پێنەدراوە داواکەن حکومت بەهانایانەوە بچوە هەلیکاریان بۆ بدۆزێتەوە و هیچ نەبێت پاشەکەوتی ئەو کارێکیکەن لە داهاتوەکو خانە نشینی تیان بدرێتەوە لە بەردەم زانکۆی کەمپینی زانکۆی سلێمانی خوێندکارانی زانکۆی سلێمانی خۆپشاندە ئاماژە بەوەکەنەوەن کە ئەو 100,000 داوای 100,000 لێکرێت وەکو کری داخلی کری شوێنیمانەوە بیان ئەمانەڵێنە و پێنەهەی لە دوایەوەی کە شوێنیمانەوەیان بەشە ناخۆیەکان گرەگرتووە ئەو ماڕی هەفتەیە دو هەفتەیە بێ ئاو کارەبان داوایەوەکەن کە ئاو کارەبایان بۆ دابین کرێت بەگشتی ڕفاندۆم لە ڕۆژەفی باشووری کوردستانە ماوەتەوە ئەنجامدانی ڕفاندۆم لایەنەکان بە زۆری کۆکن لەسەرەوەی دێزگە پارتی دیموکراتی کوردستان کۆکن لەسەرەوەی کە بە نێوماڵی کوردوەک بکرێتەوە و پەرلەمان کاران بکرێتەوە ئەو کاتە ڕفاندۆم ئەنجام بکرێت دیارە پارتی ئێستادانی بەوایە ناوە کە پەرلەمان کارا بکرێتەوە و سوورە لەسەرەوەی کە کاراکردنەوەی پەرلەمان ناکە بۆ ئەنجامدانی ڕفاندۆم ئەو هێرشانەی کە تورکیا کردە سەر شەنگال لە ڕۆژاوای کوردستان هەر لە جێگەی ناڕۆژایی خەڵکە
لە دوای سێ ڕۆژ نەچوردان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆ تورکیا ئەمەش ناڕۆژایی لەکەوێتەوە لەلایەن ڕۆشنبیران و شەقامەوە خەڵک باشە بۆ کە چۆن دەبێت سەرۆکوەزیرانێکە شارێک لە شارەکانی بەردوما کراوە یاخۆت شوێنێکە کوردی سایە لەلایەن دەوڵەتی تورکیا بەردوما ئەم بچێتە بەگشتی ئەمانە هەن لە ڕۆژەتی زۆر سپاس ڕۆژنامەوان دانا عومەر لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. بینەرانی هێژە دوایین بابەت کە دەمەوێت زانیارەکانتان بدەینێ یان بۆتان خوێنینەوە سەبارەت بە ئۆپەراسیۆنی تووڕەی فراتە بۆ ئازادکردنی تەبقا و ڕەققا. ئەو زانیارانتان لەو بارەیەوە بۆ خوێنبەوە. لا چوارچێوەی ئۆپەراسیۆنی تووڕەی فرا شەروانان توانیوانە 6 گەڕەکی دیکەی تەبقا ڕزگار بکەن و شەڕ بە سەختی لەو شارەش بەردەوامە. چێتەکانی داعش دوێنێ و پێرە هێرشیان کردە سەر دەوروبەری گوندی عەباد لە ڕۆژهەڵاتی تەبقا و دەوروبەری گوندی لەجێل لە باشووری شاری تەبقا. شەروانانی هێزەکانی سووریا دیموکراتیش بە توندی وەڵامی هێرشەکانیان داوەتەوە 21 چەتە کوژراون. هاوکات شەروانان توانیوانە 6 گەڕەکی دیکەی تەبقا لە چەتەکان پاو بکەنەوە ئۆپەراسیۆنی گەڕان بە دوای چێتەکان دەستی پێکردووە. هەڵبەت ئەم زانیاریانە لە ئاژانسی دەنگوباسی هاواردا بڵاو بەتەوە. هەروەها شەروانان لە گەڕێکی داول لە ڕۆژهەڵاتی تەبقا کارگەیەکی دروستکردنی هاوەنی 170 میلیمیان دۆزیوەتەوە دەستیان بەسەرداگرتووە. بە گوێرەی زانیاریەکان ماوەی 3 ساڵە ئەو کارگەر لەلایەن چەتەکانی داعشەوە بەکار دەهێنرێت. ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی شاری تەبقا و بەنداوی فرات لە ڕۆژی 21 ئازارەوە دەستی پێکردووە. شەروانان لە ڕۆژی 15 نیسان توانیان لە دوو لایەنی ڕۆژهەڵات و ڕۆژاوای شارەکەەوە بچتن ناو تەبقا. بینەرانی هێژە دوایین زانیاریەکانمان لە ئەکتیڤێکی گەرماوگەرم پێشکەشکردن لە شاد و خۆشی دابن.